بینەران و بیسەرانی بەڕێز لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێت من کامەران حاجی عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم وەک دیارە ئەمڕۆ هەردوو مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بەیەکەوە لەسەر ئاستێکی باڵە کۆبنەوەیان کرد سەبارەت بە ئاساییکردنەوەی بارودۆخی نێو هەرێمی کوردستان بۆ قسەکردن دەربارەی ناوەڕۆکی ئەو کۆبنەوەی نێوان هەردوو حزب و دەرەنجامەکانی ئەو کۆبنەوەیە لە بە شێوەکی گشتی لەسەر ڕەوشی سیاسی هەرێمی کوردستان بە شێوەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆی سنتەر میوانداری بەڕێز کاکەمی نەجار ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستانمان کردووە بەڕێز کاکەمی نەجار بەخێر بێن بۆ باسی ڕۆژ زۆر سپاس بۆ ئێوەش بۆ بینەران پێم باشە لەو نهێنیەوە دەست پێ بکەم بۆچی ئێوە سەرەتا لەگەڵ دەستپێکردنەوەی کۆبنەوەکان یەکێتیتان هەڵبژاردووە وەکو حزبی یەکەم گفتوگۆی لەگەڵدا بکەن وا بڵێم ئایا ئەمە هیچ نهێنیەکی لە پشتەوەدایە؟ خۆی کۆبنەوەکان ئێمە کە دەستمان پێکرد لەسەر ڕاستپاردەی جەنابی سەرۆک بۆ ئەو پەیامەی کە دای بۆ چارەسەرکردنی و کێشە و ژیر و گرفتانەی کە لە ناو کوردستان هەن وەکو پەرلەمان و حکوومەت و سەرۆکایەتی هەرێم ئێمە کە دەستمان پێکرد ڕەنگە یەکێتی ئەو جاری ما قبل الأخیر بوو ئەو جارە پێشی ئەوانی تر بوو ینی شتەشی وانە بەرنامەک بی ئیلا لەوێ دەست پێ بکەین بەڵام ئەو جارە لەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان دەستمان پێ بەڵام کۆبنەوەی ئەم جارە لەگەڵ کۆبنەوەکانی پێشوو جیاوازترە بەو پێی ینی کۆبنەوەکانی پێشوو زێدەتر بۆ ئاساییکردنەوەی بارودۆخەکە بوو بەڵام ئێستا باز لە پرۆژە دەکرێت تەنانەت باز دەوە دەکرێت یەکێتی و پارتیش بەیەکەوە پرۆژیان هەبێ بۆ حزبەکان کۆبنەوەکان هەر ئیمتیدادی یەکترن بەڵام سەردانی جاری یەکەم زیاتر ئاشتەوایی بوو چونکە خۆتان دەزان ماوەک بوو دابڕانەکە بوو کۆبنەوە شت نەکرابوو لەگەر یەک دانیشتین و ڕۆیای پارتی و ڕۆیای سەرۆک چی هەرێم کاک مەسعودمان پێڕاگەیاندن ئەوانیش بە خۆشحاڵیەوە هەمیان پێشوازیان لێکردین و هەمیەشیان بە خۆشحاڵیەوە ئامادەی ئەوەیان تێدا هەبوو کە هاوکاری یەکتر بکەین بۆ چارەسەرکردنی کێشە و گیر و گرفتەکان بە تەکید دوای ئەوە کە دادەنیشینەوە دەوی بچین ناو تەفاسیل وردەکاریەکان بۆ ئەوەی بگەینە ڕێککەوتنی کۆتایی بۆیە دەستمان پێکردەوە و دوای یەکێتی لەگەر حیزبەکانی تریش دادەنیشین بۆ چارەسەرکردنی هەموو کێشەکانی هەرێمی کوردستان خۆتان دەزانن کۆمەڵک کێشەمان هەیە یەک لەوانە پەیوەندی ئێمە و بەغدا چکە ئێستا بینی هەرێم و بەغدا من ناڵم ناخۆشە بینمان خۆشە هاتوچۆ هەیە گفتوگۆ هەیە سەردانی یەکتر دەکەین لێک تێگەیشتن هەیە و بە یەکەوە شەڕی داعش دەکەین بە تایبەتی لەو دوایە شەڕی مووسڵ خۆتان دەزانن جەپەکانی پێشەوە خەتی ئەمامی یەکەم پێشمەرگە شکاندی منتقەکانی گرد و ڕێی کردەوە بۆ جێشی عێراق کە بێن داخلی ناو مووسڵ بن و کێشەی سەرۆکایەتی پەرلەمان هەیە کە ماوەکە سەرۆکایەتی پەرلەمان لە کار کەوتووە دەبی کارای بکەینەوە بە ئیش بکەوێتەوە و هەروەها لە حکوومەتی هەرێمی کوردستانیش شاغیر پەیدا بووە و پێویستە ئەویش تەرشیخ بکرێ چاک بکرێتەوە و بۆ سەرۆکایەتی هەرێمیش لەگەڵ حزبەکان باسمان کرد جەنابی سەرۆک پەیامەکەی وازەحە فەرمون ئەوە من ئامادەم پۆستەکە بەجێ بێلم کەسێکی تر دەستنیشان بکەن بۆ سەرۆکایەتی هەرێم تا دەگەینە هەڵبژاردن ئەو باسانە و کۆمەڵک باسی تریش کرا لەگەر حزبەکان پێشتر و ئەمڕۆژ بە تەفسیرتر لەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان باسمان باش ئەوەی کە بەڕێستان باستانەوە کرد زێدەتر هەمان ئەو زانیاریە بوو کە لە بەیاننامە هەڵبەشەکەی یەکێتی و پارتیدا خراە ڕوودیارە من نامەوێت لێرەدا تەواوی ناوەڕۆکی ئەو کۆبنەوەی لە ڕێگای کوردستان 24ەوە بیخەینە ڕوو بەڵام ئەوەی کە پێویست بکات بۆ خەڵکی کوردستان گرنگبی ئێمە لەو چوارچێوەدا زانیاری لە بەڕێستان داوا دەکەین سەبارەت بە پەیوەندیەکانی ئێستای پارتی و یەکێتی قسەی زۆر لەسەر ئەوە هەیە کە بەڕاست لە کۆبنەوەی ئەمڕۆکەدا یەکێتی و پارتی گەیشتونەتە ڕێکەوتنێک کە بۆ لە مەودووە بەیەکەوە لەگەڵ حزبەکانی دیکە قسە بکەن خۆی ئەمە بە قەناعەتەوە دەزانین وەزعی ئەمڕۆی کوردستان وا دەخوازێ یەکێتی و پارتی بە تایبەت
هەردووچیان بەشدار بن لە حکومت چووکەگە پێکەوە نەبین یەکێتی و پارتی تەجروبەی ڕابردوومان هەیە هەر کاتێک ئێمە یەکێتی لێکتر دوور بین یانیش کێشەمان نەبی وەزعی کوردستان تێک چووە و هەر کاتێک لە یەکتر نێزیک بوو بینەوە وەزعی کوردستان باش بووە بەڵگەی زندوش ئەو ئیتفاقی استراتیژیە یەکێتی نێوان پارتی و یەکێتی نیشتیمانی کوردستان بوو ئێمە هەموو حیزبەکان پێکەوە بە تایبەتیش ئێمە و یەکێتی توانیمان لەگەر بەغدا گفتوگویەکی باش بکەین 2023 دوای ڕوخانی ڕژەمی سەدام توانیمان دەستور بنووسینەوە لە دەستور شتی باش تەسبیت کرا هەرچەندە جێبەجێ نەکرا بەڵام توانیمان شتی باش بەیەکەوە بکەین و لە ئیتفاقی استراتیژی بەیەکەوە دابەزین لە ئیتفاقی استراتیژی توانیمان سەرۆکایەتی هەرێم یەکلا بکەینەوە لە ئیتفاقی استراتیژی توانیمان سەرۆک کۆمار یەکلا بکەینەوە کۆمەڵک ئیشە بوو کە بەیەکەوەمان کرد هەمووی باش بوو سەرکەوتوو بوو و دلیلێکی باشتریش شەڕی داعش ئێستا پێشمەرگەی یەکێتی و پارتی کە بەیەکەوەی دەکا هەرچەندە دیفاع لە هەموو خەڵکی کوردستان دەکا دیفاع لە هەموو خاچی کوردستان دەکا و نەکرد دیفاع لە خاچی کوردستان و خەڵکی کوردستانی کردی ئێستا ڕەنگە 2 میلیۆن ئاوارە لە هەرێمی کوردستان بی ئەگەر پێشمەرگە یەکێتی و پارتی جەنابی سەرۆک ئەو مادیبوونیان نەکرد بە ئەو هەموو قوربانی دانا نەبا کوردستان ئەو ڕەوە ئارام نەدەبوو ئەو خەڵکە لێرە جێ نەدەبەوە ئەوانە هەمووی تەجروبەی باشن ئێمە یەکێتی کە لە یەکتر نزیک بین وەزعی کوردستان باشتر دەبێت کەواتە ئێستا قەناعەتی لای یەکێتی و پارتی ئەوەیە کە دەبێت لێک نزیک ببنەوە قەناعەتی هەردوو لامان ئەوەیە یەکێتی و پارتی دەبی لێک نزیک بینەوە بەڵام لەگەڵ ئەوەش نەک بڵێم حزبەکانی تریش تەهمیش بکەین ئەوانیش وەکو ئێمە مەفروزە بەشدار بن لە پرۆسەکە لە پرۆسەکە بەشدار بن و دوای ئەوەی لەگە یەکێتیدان دەنیشین لەگەر حیزبەکانی تریژ یەک بە یەکدا دەنیشین و لەسەر هەموو کێشەکانی چارەنووسازی کوردستان گفتوگۆ دەکەین بەیەکەوە دادەنیشن یاخود شەرت نییە بە یەکەوە دابنیشین زۆر جار کۆبنەوەی زۆر فراوان ناگەینە قەنەعات سەرکەوتوو نابی ڕەنگە بە جودا دابنیشین یەکێک لەگەریان دابنیشین کەواتە پارتی بەتەنیا سەردانی حیزبەکان دەکات سەردانی حیزبەکان دەکەین یانش حیزبەکان دێنە لای ئێمە مهم ئەوەی بەیەکەوە دادەنیشین بۆی چارەسەری کێشەکان بکەین بەڵام لەگەر هەموو حیزبەکان دادەنیشین لە ئەو حیزبەی کە کورسیشی بی لە پەرلەمان هەتا ئەوانەی کە کورسیشیان نەبی لە پەرلەمان لەسەر کێشە چارەنووسازەکان لەگە هەمومان دادەنیشین چکە ئێرە وڵاتی هەمومانە هەمومان پێی معنین کەواتە کۆبنەوەکان بەرفراوانتر دەبن بەردەوام دەبین بەردەوام دەبین بەرفراوانتر دەبن لەگەر هەموو حیزبەکانش دادەنیش باش ئێوە باستان لە ڕاگەاندنەکەدا باستان لە ئەوە ڕێکەوتنێ کردووە کە لەسەر شێوازی حکومڕانی لە کوردستان ڕێکەوتون مەبەستان لە شێوازی حکومڕانی دەستەڵات چیە لەو مەفهومەدا کە لە بەیاننامەکە ئاماژەتان پێداوە ئایا مەبەستانە ینی تۆ لە سەرەتای قسەکانت ئاماژەت بەوەدا کە ئەو حکوومەتی ئێستا کۆمەڵک پۆستی تێدا بەتاڵە قسەمان لەگەڵ یەکێتی کردووە و پۆستانە پڕ بکرێنەوە دەتانەوێت درێژە بەو حکوومەتە بدەن یاخود حکوومەتێکی تازە زارێ ئیتفاقمان نەکردیە چۆن حکوومەت ڕێک بخێنەوە بەڵام دەبێت حکوومەت ڕێک بخێنەوە کەی نێڕێکی دەخێنەوە دوای ئەوەی لەگەر هەموو حیزبەکان دانیشتین دوای ئەوەی مناقەشەی هەمومان کرد ئەمە لە بیدایەت وەکو پارتی ڕامان گەیان کە جاری یەکەم سەردارمان کردن پێمان گوتن ئێمە پرۆژەمان پێ نییە پرۆژەی مە پەیامەکەی جەنابی سەرۆکە دەمانەوێت پرۆژەکەمان پرۆژەی هەمەلایەن بی هەمومان بی هەمومان تێیدا بەشدار بین لە پرۆژەیەک بۆی هەمومان پێکەوە دیفاعی لێ بکەین و پرۆژەکە سەرکەوتوو بی بە تەکید ئەمە کۆمەڵک کێشەمان هەیە دەبی چارەسەری بکەین کێشەی حکوومەت و پەرلەمان و ئەوانە چارەسەر بکەین بەڵام چۆنی چارەسەر بکەین ئێمە وەکو پارتی ڕۆیایمە ئەوەیە بەیەکەوەی چارەسەر بکەین چونکە ئەمە وەزعی منطقە دەخێنینەوە و سەرکردایەتی هەموو حیزبەکان وەکو ئێمە کەسی سیاسی تێدایە و ئەوانش ئینسانی وەتەنی و شۆڕژێڕن ئەوانش وەکومە حساسیەتی منطقەکە دەخێننەوە ئێستا لە مەسەرەن لە سووریا شەڕێکی کاولکاری بەردەوامە تا ئێستا و ڕەنگە جەمسەرەکانیش گۆڕابن ئەوڕۆ تەحالفەتی تورکی ئیرانی رووسی لە منطقە هەیە ئەو تەحالفە یعنی جەمسەرەکان هەندە گۆڕانکاری تێدا هەبووە پێویستە قیادەی سیاسی کورد لەگەر ئەو جەمسەرانە لەگەر وەزعی منطقە خۆی بگونجێنی و بتوانانی ئیشی لەسەر بکە ئێمە پێویستمان بەوەی هەیە لە کوردستان دەستور بنووسینەوە پێویستمان بەوەی هەیە لە کوردستان زۆرمان نەمایە هەڵبژاردن دێتە پێش هەڵبژاردن بکەین پێویستمان بەوەی هەیە پەرلەمان کارابیتەوە یاسایەکان
جێبەجێ بکە پەرلەمان ئەوانە هەمووی کۆمەڵک بابەتن لەسەر ڕووی هەموویانەوە یەک ڕێزی نێوماڵی کورد ئەوجا ئەوەی لە هەمومان گرنگتر بی یەک ڕێزی نێوماڵی کورد زۆر باشە بەڕێستان ئاماژەتان بەوەدا کە لە پێشوودا پرۆژەتان نەبووە پارتی تەنیا جێبستی حزبەکان بووە ئێستا دەبێت پارتی خاوەنی پرۆژەی خۆی بێ و ئەمڕۆ ینی گفتوگۆ لەسەر بۆچوونەکانی پارتی کراوە بۆ لە مەودووە ئەو پرۆژەی کە پارتی لەگەڵ حزبەکان تاوتوێی دەکات تەنیا پرۆژەی پارتی دەبێت یاخود پرۆژەیەکی هاوبەش دەبێت لە نێوان یەکێتی و پارتی خۆی پارتی کە پرۆژەی هەیە پارتی تەنها یەکشت دانانێ برێ ئەوە پرۆژەی منە وەرن ئیتفاق دەکەن یان ناکەن پارتی پرۆژەی هەیە ئەگەری هەیە کۆمەڵک ئەگەر بەم شێوە نەبوو شێوازی تر بەکاردێن شێوازی دووەم سێم تا دەگەینە قەنەعات و ئەو پرۆژە بە تەنها ئێمە نامانەوێت پرۆژەی پارتی دەمانەوێت پرۆژەی هەمووان بی لۆی بگەینە قەنەعات چونکە ئەو بابەتە پەیوەنی بە هەمومان وهەیە بە هەموو حزابی کوردستانی وهەیە کێشە لەگەر بەغدا چۆن لەگەر بەغدا هەڵسوکەوت بکەین چۆن لەگەر بەغدا تەعامل بکەین ئایا ڕێفراندۆم بکەین یان نەکەین ئایا سربەخۆی کوردستان حتمیە دەبی هەر بکرێ ئەمڕۆ بیکەین دەڕۆژی تر بیکەین ساڵێکی تر بیکەین ئەوانە هەمووی بابەتی گفتوگۆن بەڵام لەبەر ئەوەی نەگەیشتینە کۆتایی بڕیار نەدرایە بۆ سەلامەتی بابەتەکان من نامەوێت هەموو تەفاسیلەکان لە ڕاگەیاندن بڵێم چکەگە هەموو شتەکانم گوت لە ڕاگەیاندن ئەو کاتی بەلا ڕێدا دەچی خراپ دەبیت زۆر باشە ئێمەش دەمانەوێت لەو چوارچێوەی قسە بکەن کە لە خزمەتی گفتوگۆکاندا بێ چونکە بەرژەوەندی نەتەوەی و نیشتیمانی ئەولەویەتە بۆ کوردستان 24 لە بەیاننامەکەی ئێوەدا قسەتان لەسەر ئەوە کرد کە ئەولەویەت دەدرێت بۆ کاراکردنەوەی پەرلەمان ئەمە بە چ شێوەیەکە ئەمە گفتوگۆ دەکەین لەگەر یەکێتی نیشتیمانی ئەوڕۆ زۆر گفتوگۆمان کرد و ئاراءەکانمان زۆر لێک نزیک بوون بەڵام ماویەتی دەبی لەگەر حزبەکانی دیشدانیشین لەگەرەوانش قسە بکەین نەتیجەی کۆتایی ئەو کاتی بڵاو بکەینەوە جارێ ماویەتی ئیشی لێ دەکەین پارتی پرۆژەی هەیە بۆ چارەسەرکردنی پارتی پرۆژەی هەیە پرۆژەکەی پارتیش فراوانە و بە سینگەشی فراوانیش مناقەشە لەسەر پرۆژەکە دەکات باش بەڵام دوای ئەوەی لەگەر ئەوان گفتوگۆ دەکەین لەگەر ئەوان دەگەینە قەنەعات ئەو کاتی پرۆژەکەی خۆمان زیاتر بڵاو دەکەین باشە لە پێشوودا گرفتی هەرە گەورە بۆ پارتی یاخود ئەو خاڵی کە پارتی حەزینە دەکرد قسەی لەسەر بکە پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان بوو ئێوە لەگەڵ یەکێتی گفتوگۆتان کردووە لەسەر پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان گفتوگۆمان کردووە پەیامەکەی سەرۆک بارزانیش وازەحە بەڵام دەبینێتەوە ڕەئیوان بزانین ڕەئیوان چییە نەک بە تەنها ڕەئیەکێتی ڕەئی گۆڕان ڕەئی یەکگرتو کۆمەڵ حیزبەکانی تر و ڕێی برا تورکمانەکان برا مەسیحیەکان ڕێی هەمووان کۆ بکەینەوە ئەو کاتی کە ئیتیفاقمان کرد ئەوە دەبتە پرۆژەی کۆتایی باشە بەڵام زۆر جار لە میدیاکان قسە دەکرێت زۆر جار دەگوترێت پارتی دەخوازێ کەسێک کاندید بکرێ بۆ ئەو پۆستە ینی بێلایەن بێ زۆر جار دەگوترێ ینی پارتی پرۆژەی تایبەتی هەیە بۆ ئەو پرسا ینی لە کۆتا قسەکانمدا دەمەوێت ئەوە بڵێم ئایا ئێوە وەکو پارتی دەستبەرداری مەسعود بارزانی دەبن لەم قۆناغی ئێستادا کەسێکی دیکە ببێت بە سەرۆکی هەرێمی کوردستان ئەمان نەمان گوتووە پارتی دەیەوێت کەسێکی بێلایەن بیان کەسێکی حزبی بی ئەمە ئەسناد لەسەر پەیامەکەی جەنابی سەرۆک کە دەڵێ فەرمونون ئەگەر من مدەم تەواو بوو کەسێکی تر دیاری بکەن بەڵام ئەوە پەیامی جەنابی سەرۆکە دەبی لەگەر حزبەکان دابنیشین ئایا حزبەکان پێیان باشە کاک مەسعود بمێنێتەوە تا دەگەینە هەڵبژاردن ئایا کەسێکی تر ئامادەیە بێ ئەو پۆستە وەربگری ئایا کەسێکی مؤهل حازرە بێ ئەو پۆستە وەربگری ئەوە دوای گفتوگۆ بڕیاریە سەدرێت جارێ ماوە باش سەبارەت بە یەکێتی نیشتیمانی کوردستان قسە دەکەین وەک دەزانرێ ئەنی یەکێتی نیشتیمانی کوردستان بە بارودۆخێکی تایبەتدا تێدەپەڕێەوە تا ڕادەیەک ینی مەرجع نییە وەکو باسی لێەوە دەکرێت لەسەر هەر ئیتفاقێک وەکو دەبیندرێ ڕێککەوتنی نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستانش قسەی زۆری لەسەر دەکرێت کە تاوەکو ئێستا جێبەجێ نەکراوە ینی ئەمڕۆ قەنەعەتتان لەلا دروست بووە کە ئەو ڕێککەوتنەی لە نێوان یەکێتی و پارتی هاتۆتە ئاراوە ئەو تەفاهمە کە هەیە لێک تێگەیشت ناگەر با بڵێین کاتی نییە تاسەرە خۆی ئەو وەزعی ناویەکێتی نیشتیمانی کوردستان هەیە ئەمە پێمان باشە ئەو وەزعا
لە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستانیش چارەسەر بکرێ. هەرچەندە تایبەتە بە خۆیان، بەڵام ئێمە کە دادەنیشین لەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو یەکێتی دادەنیشین. ئەو جاوەفدەکەی ئەوان مشتەرەکە چۆن ئیتیفاق دەکەن بە خۆیان و قەنەعاتم وایە ئەو وەفدەی ئەمڕۆ لەگەر ئێمە دانیشت ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستانە بەعام. ئەوجە چۆن خۆیان تەرتیبیان کردی، بەڵام ئەوە ڕەئی یەکێتیان پێیە. ئەوە بۆ ئێمە گرنگە، ئێمە لەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان دانیشین، ڕەئی یەکێتی نیشتیمانی کوردستان وەربگرین و بە خۆشحاڵی و شەوە دەتوانم بڵێم ئەو دانیشتنی ئەو ڕۆکە لەگەریان دانیشتین ئەوە ڕەئی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو و وەزعەکەشیان باش دەخیندەوە. لە ئێمە زیاتر بە پەرۆژ بوون بۆ چارەسەرکردنی وەزعەکە. من خۆمەوە ئێستا پێت بڵێم بە دڵنیاییەوە کە سەردانی حیزبەکانممان کرد، من ئەوەم لە هەموو حیزبەکان بینی کە بە دوای چارەسەردا دەگەڕێن. ئەوجا ڕوئای جیاواز هەیە. تەواوی حیزبەکان بە بزوتنەوەی گۆڕانیشەوە قەنەعاتم وەیە هەمیان قەنەعاتیان بەوە هەیە کە وەزعەکە بین چارەسەر بکەین وەزعی کوردستان و ناوماڵی کوردیەک بخەینەوە، کورد بکتە یەک بڕیار یەک دەنگ بۆ ئەوەی بە یەک دەنگ بتوانی گفتوگۆ لەگە دنیای دەرەوە بکە، بتوانی گفتوگۆ لەگەر بەغدا بکە، بتوانی گفتوگۆ لەسەر وەزعی کوردستانی ڕۆژ هەڵات و ڕۆژ ئاواژ بکات. چونکە ئەوانیش ئێستا معارەزەی ئیرانی لێرن، معارەزەی باکوور لێرن، پەکەکە لێرەیە. چۆن هەرسوکەوت لەگەر ئەوانیش بکەین، پێویستە هەمومان بەیەکەوە یەک ڕوئای تایبەتمان هەبی، نەک ئێمە بە شێوەیەک لەگە ڕۆژ ئاوا تەحامل بکەین یەکێتی نیشتیمانی بە ئوسلوبێکی تر و لەگەڵ ڕۆژ هەڵات بەنەوعێکی تر و ئێمەش بەنەوعێکی تر. بۆیە پێمان باشە وەکو حکومەتی هەرێم، وەکو سەرۆکایەتی هەرێم، وەکو سەرۆکایەتی پەرلەمان ئەوانە کارا بکرێتەوە و لە مەرجعی ڕەسمی لەو مەرجعانە گفتوگۆ لەسەر ئەو بابەتانە بکەین. باشە. دیارە یەکێتی و بزوتنەوەی گۆڕانیش ڕێککەوتنێکیان هەیە و ئێستا ئەندامانی سەر بە بزوتنەوەی گۆڕان داوا دەکەن ئەو ڕێککەوتنە بچێتە بواری جێبەجێکردنەوە. پێتان وانە و ڕێککەوتنی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی کاریگەری هەبێت بەسەر ینی ڕێککەوتنی یەکێتی و پارتی و دەرەنجامەکانی ئەو ڕێککەوتنە؟ ئەو ڕێککەوتنی نێوان یەکێتی و گۆڕان ڕێککەوتنێکی تەبیعیە. ئێمەش لەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێککەوتنمان هەبووە، پێشترێ ئیتفاقی استراتیژیمان هەبووە، بەڵام واشمان نەکردێت تەسیری لە حزابی تر بکە. ئەوانیش ئەو ڕێککەوتنی نێوانی خۆیان ڕێککەوتنەکە شتێکی باشە، بەڵام بە شەرتێک تەسیری لە گفتوگۆ لە نێوان حیزبەکانی تر نەکەوە. قەنەعاتیشم وایە نایکاتن. کەواتە ئێوە مەترسیتان نییە لەوەی کە یەکێتی بە شێوەیەک لە شێوەکان ئەنی زۆر جار دەبیندرێ، ینی ڕێککەوتنێک دەبێ پاشان هەڵوێستەکان گۆڕانکاریان بەسەردا دەهێن. ئێمە قەنەعاتمان وایە یەکێتی نیشتیمانی کوردستان و گۆڕان ئەوانیش دوو بە دوو دادەنیشن و گفتوگۆی خۆیان دەکەن و هەندێک لێک تێگەیشتن لە نێوانیان هەیە لەسەر ئەو دانیشتنانەش و شتێکی تەبیعیشە. دەکرێت حیزبی تریش لە خۆیان لەگەر یەکتر دانیشتن بکەن، ڕوئای خۆیان یەک بخەن، شت بکەن، باش کێشە نییە لەو بارەوە. بەڕێز کاکەمین نەجار، ینی کۆبنەوەکانی ئەمڕۆ، کۆبنەوەی ئەمڕۆ ینی وەکو بینیمان لە بەیاننامەکەشدا ئاشکرا بوو لەوەی کە تەنیا گفتوگۆتان سەبارەت بە نێوەخۆی هەرێمی کوردستان نەکردووە، بەڵکو گفتوگۆتان سەبارەت بە دەرەوەی کوردستانیش کردووە، کەوایە ینی باستان لە پەکەکەش کردووە. ینی لەمەودووە یەکێتی هەمان سیاست بە هاوبەشی لەگەڵ پارتی دەیگرێتە بەر؟ بە تاکید گفتوگۆی هەموو بابەتەکان کرا، بەڵام تەواو نەبووە. لە گفتوگۆکان بەردەوامن چونکە کۆتایی نەهاتووە. بە تاکید ئێمە پێمان باشە وەکو حکومەتی هەرێم، وەکو پەرلەمانی کوردستان، وەکو سەرۆکایەتی هەرێم لەوێوە تەحامل لەگەر ئەحزاب، لەگەر دەرەوە، لەگەر عێلاقاتی دەرەوە بکەین و لەگەر بەغداش بکەین و هەمووشمان نوێنەرمان هەیە لەوێن دەر و ئەگەر لەگەر بەغدا گفتوگۆ بکەین وەفدی مشتەرەکدا بنین، هەموو حزابی کوردستانی تێدا بەشدار بن، چونکە کێشەکە پەیوەندی بە هەمومان وهەیە، حتا برا تورکمان و مەسیحیەکانیش تێدا بەشدار بن. ئەوانش لە کوردستان لەگە ئێمە دەژین، ئەوان شەخی خۆیەتیان. بەڵام لە بەیاننامەکەدا ئاماژەتان بە ناوچەکانی دیکەی کوردستان داوە و ئاماژەتان بەوە داوە پێویست دەکا هەر بەشێکی کوردستان ڕێز دە بەشەکەی دیکە بگرێت. بە شێوەک لە شێوەکان پەیامەکە ئەوەی من لی تێگەیشتم زێدەتر بۆ پەکەکەیە کە ئێستا لە شنگالە. لەم کۆبنەوەدا قسە لەسەر ئەم تەوەرە کرا؟ بەسەرەی شنگار بە تاحقیق قسەمان لەسە نەکردیە، چونکە باسم کرد هێشتا زۆر من مایە لە کۆبنەوە و گفتوگۆکان، بەڵام بە تەکید
بەشەکانی تری کوردستان تەسیریان لەسەر باشووری کوردستان دەبێ و ناشی شێرینەوە ئێمە حکومەتەکانی دەوروبەرمان ئەوانیش تەسیریان لەسەر کوردستان هەیە و لە ناو کوردستان ئەجندای خۆشیان هەیە ئێستا ئەوڕۆ حکومەتی عێراق وا بەرەو حکومەتێکی شیعی دەسی وەڕاستیم و شتەکان لەسەر ئەساسی زۆرینە و کەمینە جێبەجێ دەکەن کە شتێکی زۆر خراپە چونکە ئەمە لە دەستور لەسەر ئەساسی تەوافق حکومەتی تازای عێراقمان دروست کردیتەوە چونکەگە بە زۆرینە و کەمینەبی کورد لە بەغدا هیچی دەست ناکەوێت و گلەیشمان زۆر هەیە لەو بابەتە لەگەر بەغدا چونکە پۆستەکان ئێستا پۆستەکانی کورد لە بەغدا هیچ نەما لەو ماوەی کۆتە دواییەدا وەزیری مالی خۆمەزیری مالیە کە لادرا شتێکی سیاسی بوو شتێکی سیاسی بوو شتێکی فەنی نەبوو لەسەر گەندەڵی بیان لەسەر شتێک بین شتەکە سیاسی بوو سەرۆکی ئەرکان کە ئێستا کورد بوو لایەندا دەبایە کوردێک لە جێدانن کوردێکیان داناوە کورد لە بەغدا پۆستەکانی نەمایە حتا سەرۆک کۆمار ڕاستە سەرۆک کۆمارە و لە بەغدایە بەڵام چ دەسەڵاتی هەیە چی پێ دەکرێت باشە کەوایە ئێوە لەگەڵ یەکێتی گەیشتون بە قەنەعاتێک بوون بە خەوان پرۆژەیە کە لەمە دووە خیتابی سیاسی هەرێمی کوردستان علل ئەقل ئەگەر تەواوی حزبەکان نەبی ڕنگدانەوەی یەکێتی و پارتی بێت ئەوەمان باس کرد لەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن تەحامل لەگە بەغدا دەکەین و ئەگەر تەحامل بکەین وەفدەک بنێرین لەگەریاندا بنیشی چونکە سەرۆکی هەرێم لەو ماوەی پێشوو کە سەردانی بەغدای کە زۆر بە سەراحەت پێی گوتم گوتی هەرێمی کوردستان دەمانەوێت سربەخۆی ڕابگەینینەمە چونکە ئەمە لەسەر ئەساسی تەوافق حکومەتی نوێمان تشکیل کردەوە بەڵام کا تەوافق هیچ تەوافقدا نەهێشت نە لە پەرلەمان تەوافقتان هێشت نە لە حکومەت هێشتان نە لە منطقەی کانی تری شتان منطقە کێشە لە سەرەکانیش ئەوانەی کە منطقەی کێشەی لەسەر بوون منطقەی ناوچە کوردستانیەکان هەرچەندە ئێستا بە ئەمری واقع ئەوانە لەژێر دەسەڵاتی پێشمەرگە و لەژێر دەسەڵاتی حکومەتی هەرێمی کوردستاندان بەڵام ئەوەی کە لە دەستور نووسرایە و لە ڕێی یاسا تا ئێستا یەکلایی نەکرێتەوە ئەوەش دەبی چارەسەر بکەین دەبی چارەسەری ئەوە بکەین و باسی ڕفراندۆم بکەین بە لەگەر هەمومان بگەینە قەنەعات ڕفراندۆم کەی بکەین چۆنی بکەین ئەوەش پرسەشی گرنگە بەنسبەت ئێمە باشە زۆرجار دەگوترێ هەر کاتێک یەکێتی و پارتی لە یەک نزیک دەبنەوە بەرژەوەندی حزبەکانی دیکە دەکەوێتە مەترسیەوە جا ئەوە خراپە ئەوەمان باس کردیە یەکێتی و پارتی کە لێک نزیک بنەوە وەزعی کوردستان باشتر دەبێت بەڵام مانای ئەوە نیە یەکێتی و پارتی لێک نزیک بنەوە لەسەر ئەساسی ئەوەی کە مافی حزبەکانی تر بخۆ کەواتە لەسەر لەسەر حیسابی حزبەکانی تر نابی ببی و ئەوەش ناکەین دڵنیاشان دەکەینەوە کە ئەوە نەیەکێتی نە پارتی ئەوە ناکە باشە کۆبنەوەی داهاتووتان لەگەڵ کامە حزب دەبێ و بەنیازن کەی سەردانەکان دەست پێ هێشتان بڕیارمان نەداوە هێشتان بڕیارمان نەداوە بەڵام بە تاکید سەردانیان دەکەین و لە گەریشاندا دەنیش ئەولەویەت دیاری نەکراوە دیاری نەکراوە هێشتان ئەولەویەت سەردان شەرت نییە ئەولەویەت ئەوەی زووتر بچێ لایەوە ئەولەویەتە شەرت نییە ئەولەویەت ئەوە بی ئەولەویەت ئەوەیە لەگەڵ هەمووان دابنیشین ئەولەویەت ئەوەیە ڕێی هەمووان وەربگرین و جێ لە هەمووان بگرین و بەیەکەوە پرۆژەیەک دروستکەین کە ناوماڵی کورد ڕێک بخینەوە ئەوە ئەولەویەتی پارتی زۆر باشە ئەگەر قسە لەسەر دەرەوە بکەین دیارە بە شێوەک لە شێوەکان وڵاتانی هەرێمی کاریگەریان لەسەر باشووری کوردستان هەیە وەکو لە قسەکانی جەنابیشدا لە سەرەتادا ئاماژەت پێدا ینی تورکیا کۆماری ئیسلامی ئێرانە پێتان وایە نزیکبوونەوەی یەکێتی و پارتی بە شێوەک لە شێوەکان بەرژەوەندی ئەو وڵاتانش لە هەرێمی کوردستان بپارێزە یا خودت بە پێچەوانەوە بەرژەوەندی ئەوان دەکەوێتە مەترسیەوە وە کار بۆ لەتکردنی پەیوەندیەکانی پارتی و یەکێتی دەزانێ ئێمە بە وازەحی و بەڕوونی با بڵێن ئێمە پێمان خۆشە لەگەر جمهوری ئیسلامی ئیران کە جیرانین و دەوڵەتێکی گرنگە بۆ ئێمە پێمان باشە پەیوەندێکی باش و وەکو دەرێت تەندروستمان هەبی و هەروەها لەگەر تورکیاش بە هەمان شێوە تورکیاش جیرانی ئێمەیە و حدودمان لەسەریەکە و ئاڵوگۆڕی تیجاریمان هەیە ئاڵوگۆڕی هەموو شتێکمان هەیە پێمان باشە لەگەر هەردوو لایەن تەبابین و ئێمەش وەکو باشووری کوردستان هیچ خەتەرێکمان نییە لەسەر دەوڵەتەکانی جیرانمان حتا لەسەر عێراق لەگەر بەغداش ئەگەر لێکی جودابینەوە پێمان باشە جیرانێکی زۆر باش بین تەبابین لە نێوان یەکتر و بەیەکەوە بژین چونکە وڵات خۆبار ناکرێت ناتوانانی خاچی خۆت بگۆزیەوە جیرانی ئێمەن برایی ئێمەن وە دەبی لە گەریشیان بگەینە تەفاهم بەیەکەوە بژین
ئەوانیش دەبی دڵنیابن لەگەڵ لە ئێمە کە باشووری کوردستان هیچ مەترسێکی لەسەر بەرژەوەندی ئەوان نییە بەعکسەوە ئەگەر ئێمە سەر بەخۆیش ڕابگەینین دەبینە دۆست و جیرانی زۆر باش بۆ هەموو دەوڵەتەکانی جیرانی خۆمان. زۆر باشە دیارە کات تەواو بوو بەڵام دوا پرسیارم ئەوە دەبێت لە پرۆژەکانی پارتیدا کە لەگەڵ حزب و لایەنە سیاسیەکان قسە دەکا هیچ هێڵی سوورێک هەیە؟ هێڵی سوورمان نییە بۆ هیچ شتێک بە هیچ شێوەیە هیچ مناقەشە دەکەین ئێمە مناقەشە دەکەن بۆ ئەوەی بگەینە شتێک کە باشترین بێ بۆ هەمومان بۆ هەموو کوردستان نەک بە تەنها بۆ پارتی. باش لە ڕابردوودا ڕەشببینیەکە بوو لەوەی حزبەکان بگەن بە یەک گەشتبینن ئێستا؟ واللهی من لە لای خۆمەوە ئەوەی بینیم ئەوەی لە حزبەکانم بینی گەشتبینم و قەنەعاتیشم وەیە دەگەینە ئیتیفاقی کۆتایی و پێشوەچوونێکی باشیش بە دانیشتنەکانەوە دیارە. بەڕێز کاکەمین نەجار ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان زۆر زۆر سوپاست دەکەن کە کاتی خۆتان دەڵێ بینەرانی بەڕێز باسی ڕۆژ بەردەوام دەبێ و هەمان مژار تاوتوێ دەکەین بەڵام دوایی ناوبڕێت. بینەران و بیسەرانی بەڕێت جارێکی دیکە سڵاوتان لێبێت سەبارەت بە کۆبنەوەی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان گفتوگۆکانمان بەردەوام دەبێت بەڵام ئەم جارە لەگەڵ نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ کەسایەتیەکی سیاسی لە نێو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەویش بەڕێز ڕێباز بێرکۆتی سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەنجومەنی پارێزگای هەولێر میوانداریمان کردووە. بەڕێز ڕێباز بێرکۆتی بەخێر بێن. زۆر سپاس بۆ باسی ڕۆژ. ئەم نزیکبوونەوەی یەکێتی و پارتی بۆچی دەگەڕێتەوە؟ ئەگەر بگەڕێینەوە بۆ ساڵێک بەر لە ئێستا کەمتر لە ساڵێک هەژمانگێک نزیکبوونەوەکی زۆر لە نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتیدا هەبوو بەڵام ئەمڕۆ دەبیندرێ ینی بە پێچەوانەوە یەکێتی و پارتی زێدەتر لێک نزیکە. بابەتەکە بابەتێکی گرنگە و پرسەکەش پرسێکی گرنگ و چارەنووسازە و هەرێمی کوردستان بە خۆناغێکی هەستیار و نزیک و فرسەتەکان کە لە دەست هەرێمی کوردستان و قیادەی سیاسی کورد مەحدودە و هەردوو لامان یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان درک بەم مەسئلە مێژوویە گرنگە دەکەن کە لە 100 ساڵی ڕابردوودا لە دوای اتفاقی سایکس-پیکۆ گۆڕانکاری گرنگ لە سەر ئاستی نێودەوڵەتی و هەروەها ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەروەها ئیقلیم و هەروەها پەیوەندەکانی ئێران کوردستان، عێراق کوردستان، کوردستان تورکیا و هەروەها کوردستان ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی. بۆیە لە ڕابردووشدا یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان هەر کاتێک نێوانیان ساردی تێکەوتبی و یاخود گرژیەک بە هەر سەبەبێک لە سەبەبەکان هەربیتە نێوانیان ڕاستەوخۆ کاریگەری سلبی لەسەر هەرێمی کوردستان و لەسەر دۆخی سیاسی لەسەر خیتابی سیاسی لەسەر ژان و گوزەرانی خەڵک بووە. بۆیە ڕۆژگاری ئەمڕۆ و لە ڕابردووش ڕەنگە لەسەر ئاستی کەسەکانش و لەسەر ئاستی باڵاش تێڕوانینی جیا هەبووە. یەکێتی نیشتیمانی کوردستان مێژوویەکی دوور و پێکەوە ژیان و هەروەها خەباتی شاخ و هەروەها کارکردن لە حکوومەتی هەرێم و پەرلەمانی کوردستان و بەرگریکردن لە خاچی کوردستان نقاتی مشتەرەکی زۆر لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان هەیە و لە زەمەنی ئەم ڕۆژتا گرنگە ئێمە بەیەکەوە بتوانین ئەم قۆناغا تێپەڕێنین. زۆر باشە. یەکێتی نیشتیمانی کوردستان ژمارەیەکی قورسە لە هەرێمی کوردستان و هەر پرسێک کە پەیوەندیدار بێت بە باشووری کوردستان ڕای یەکێتی گرنگە. لەگەڵ ئەوەشدا بە بەراورد لە پێش ئەو ئیشقاقەی کە بزوتنەوەی گۆڕانەی جیا بوویەوە و نوێنەرانی یەکێتی لە پەرلەمانیش کەم بوویەوە بەڵام ئێستاش قورسایی یەکێتی لە گۆڕەپانی سیاسی باشووری کوردستان هەر هەیە. پرسیارم لێرەدا ئەوەیە بەڵێ ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕاست خاوەن یەک خیتابی سیاسیە دەکرێ ئەو ئیتفاقانەی یەکێتی دەیکا لەگەڵ حزبەکانی دیکە هەموو لایەنەکان پێوەی پابندن؟ بەڵێ
بۆ بینەرانی کوردستان 24 بۆ مولایەک یەکێتی نیشتیمانی کوردستان بەم قۆناغانەی سەختانەی تێی پەڕاند شتێکی دڵخۆشکەرە کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان ئێمە لە ماوەی ڕابردوو لە 2-3 مانگی ڕابردوو نیمچە ناتەباییەکمان هەبوو ئێرانی گوتی گوزەشت تێمان پەڕاند و خۆشبەختانە بە هەوڵ و تێکۆشانی پارتی دیموکراتی کوردستان و برایانی یەکگرتوو و هەموو ئەو برایانێک کە یارمەتی ئێمەیاندا ئێمە توانیمان ئەو قۆناغا تێپەڕین. ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان یەک و یەکگرتووە و یەک خیتابی هەیە و بە یەک تیم و بە یەک وتار هەڵسوکەوت دەکاتن و ئەتوانم برێم ئەمە ئەو پەیوەندیانەی کە هەشمانە لەگەر لایەنەکانی تریشا لەگەر بزوتنەوەی گۆڕان یا لەگەر کۆمەڵی ئیسلامی یا لەگە یەکگرتوو لەگەر هەؤلاو لایەنە هەمانە بە یەک خیتاب و بە یەک تیم لەگەریان گفتوگۆ دەکەین. هەموو مەسەلەکەش خاڵت جەوهەریەکان ئەوەیە کە ئەم قۆناغی ئەمڕۆی هەرێمی کوردستان چارەسەر بکەین. کەوایە کێشەکانی نێوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بەڕابردوو بەڵێ بەتەکیت ڕێککەوتن کراوە لە بەڵێ بەڵام تێمان پەڕاند بەڵام لە میدیا بەزانی ئێمە هەموو شت شەرنێ لێ ئەلام برین بەڵام بە هەوڵ و کۆششی تێکۆشەرەکانی یەکێتی نیشتیمانی توانیمان ئەم قۆناغە ناخۆشە تێپەڕێن و کاکامەران گوزەشت تەواوماک باشە پیرۆزباییتان زۆر زۆر خۆشحاڵین قاعدەی یەکێتیش خۆشحاڵە قاعدەی پارتیش خۆشحاڵە زۆر باشە ئەم نزیک بوونەوەی یەکێتی و پارتی بەرهەمی ئەو ڕێککەوتنەیە کە لە نێو باڵەکانی یەکێتیدا لێکەوتۆتەوە ینی بە تایبەت وەکو دەبیندرێت زۆربەی ئەندامانی مەکتەبی سیاسی یەکێتی لە ئێستادا ئەگەر گوێبیستی لێدوانەکانیان بین زێرەتر ینی خیتابیان بەرەو پارتیە نزیک بوونەوەی لە پارتی بنەتوانم لەو ڕوانگەیەوە برێم لەگەر گرفتەکانمان ئێمە لە پرسیاری یەکەمە دەوری بە تایبەتی بەڕێز کاک مەسعود زۆر بووە لە ئەوەی کەوان و خودی بەڕێزیان پێی خۆش بۆ یەشێتی کۆک و تەبابن و بۆی مشکلەش کەمتر یعنی ڕنگدانەوە هەبی لەبەر ئەوەی ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان مەشاکیلی داخلی هەبی کاریگەری سلبیشی ئەبی لەسەر پەیوەندیەکان بۆ هەتا بۆ پەیوەندیە دیبلۆماتیەکانیش بۆ پەیوەندیەکان لەگەر حزبەکانی تریشا گرفتە تۆ بتانی بۆ ئەوەی ئیشەکانت بەڕێشی ڕای بکەی وەکو لە سەرتاش باسم کردەوە ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر مەقاعد و لەسەر ئەساسی دەنگ و هەڵبژاردن پارتی دیموکراتی کوردستان ئەو معاملەی لەگەر ئێمە نەکرد بۆ مێژوو و ئەو برایانەی ئاگادارن ئەوەی ئاگادارنی ڕەنگە هەندێک جار لەسەر سوسیال میدیا و فەیسبوک و یا هەندێک کەسی کە باش شارەزایی نییە لە سیاسەتی حزبە کوردستانیەکان و بە تایبەتی یەکێتی و پارتی قسەی ئەتوان برێم نابەجێ یان نامەعقول یا بەدەر لە ئەتەکێتی پەیوەندیەکان و کاری حزبیدا دەکرا بەڵام ئەمە حقیقەتێکە کە چاکەیەکەوە هاوکاریەکە بە نسبەت ئێمە و سەرکردە باڵەکانی یەکێتی تەقدیری ئەم موقفانە دەکەن. ئەو ڕێکەوتنەی نێوەخۆی یەکێتی دەبێتە هۆکارێک یەکێتی جارێکی دیکە چاو بە پەیوەندیەکانی خۆی لەگەڵ حەزب و لایەنەکانی دیکە بخشێنێتەوە بەتەکید بە هەموو لایەکدا لەبەرەوەی لە ساردبوونەوەی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان گەلێک لایەن سوودیان وەرگرتیە ڕەنگە هەندێکیان لە دەرەوەی حزبەکانی ناوهەرێمی کوردستان بن هی پارچەکانی تری کوردستان بن سوودیان وەرگرتیە لە بواری سەربازیدا لە بواری شوێنگرتن لە جوگرافیادا کاریگەریان کردە سە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و وڵاتانی ئیقلیم بۆیە چەند ئێمە کۆک و تەباو هێزەکانمان و خیتابمان موحەدکەین باشتر زاڵە بین بەسەر گرفتەکانە باش ئەمڕۆ ینی بەیاننامەیەکمان بینی بەیاننامەیەکی هاوباش بڵێ لە نێوان یەکێتی و پارتی ئەوەمان بەبیر دەهێنێتەوە و کاتێک کە بەیەکەوە حکومڕانی هەرێمی کوردستانیان دەکرد ینی ئایا بەڕاست ئەمڕۆ ڕێککەوتنی استراتیژی لە نێوان پارتی و یەکێتی دووبارە لەدایک بوویەوە تێڕوانینی یەکێتی و پارتی بۆ داهاتووی قۆناغی نوێی کوردستان تێگەیشتنێکی جیاوازترە لە برایانی ترمان لە حزبەکانی تر هەردوو لاشمان ڕەنگە هەوڵماندابی ئەوانیش بە هەموو توانای خۆیان بێن
لەم پرسە چارە نووسازەی کە لە هەرێمی کوردستان لە فکری قیادەی سیاسی کوردایە کەمی سربەخۆی کوردستانە ئەوەش بەبییر هەموو لایەک دێنمەوە گە سەیری ئەدەبیاتی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەیت گەر سەیری نووسراوەکانی جەنابی مامزەلال بکەیت ئەگە سەیری ئەو نامیلکەیە بکەیت کە مامزەلال نووسیوێتی الاتحاد الوطني الكردستاني لماذا ئەگە سەیری شەرارە بکەیت کە کۆن لە سەردەمی شاخ لە ئەدەبیاتی یەکێتی نیشتیمانی دەرەچوو لە سەری نووسرایە ومنە الشەرارە يندلع اللهیب ئەگە سەیری هەموو سەیری کوردستانی نوێ بکەیت سەیری ڕێبازی نوێ بکەیت سەیرەکەی هەمووی خیتابی مافی چارەی خۆنووسین و سربەخۆیە ئەمە من مەبەستمە لێرە کا کامەران گرنگی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و تێڕوانینیان و وەبینینی خەڵکانی لە مەحافلی دەوەلی ئیقلیمی دیبلۆماتکارە گەورەکانی دنیا خوێندنەوەی قڕستر و قوڵتر بۆ مێژوو ئێمە ئەو فرسەتەی ئێستا هاتوۆتە بەردەستمان زەمەنەکەی زۆر درێژ نییە زەمەنەکە بۆیە پێویستە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بە خێرایی بێن لە موجامەلات و لە مفاوەزاتی درێژ و لە پرۆژەی درێژ و لە زۆر شتی ئەم وشە و جوملانەی کە کوراوە گوتراوە ئەتوانم برێم خەڵکیش بێتاقەت بووە وەختەکەش ئەڕوە بۆیە لەو مدەتە زەمەنیە ئەم هەڵوو مەرجە دەوەلی و ئیقلیمی و ئەوانەی کە بۆمان ڕەخسایە ئەگە سەیری وڵاتانی دنیاکەی هاتنی هۆڵند ڕئیس هۆڵند فرانسۆ هۆڵند بۆ هەرێمی کوردستان هاتنی سەرۆک وەزیرانی تورکیا هاتنی وەزیرانی بریتانیا هۆڵندا کەنەدا هەموو ئەو گەورە دیبلۆماتکارە گەورانە کە دێنە سەر ساحەی هەرێمی کوردستان وەکو دەوڵەتێک پێشوازیان لێکرێ وەکو سربەخۆیەک ئەمە احترافێکی زمنیە لە قانون دوورەگاز ینی قسەکانت ینی وەک بڵێ کادیرێکی پارتی بەرپرسێکی پارتی چۆن دەڕوانێتە بار و دۆخەکە بە هەمان ینی ئەو قسانە ینی دەیبینم بەڵام دوێنێ نوری مالکی هاتە سلێمانی ڕاستە دوێنێ سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی عێراق باسی لەوە دەکرد کە نەوتی کەرکووک لەلایەن حکومەتی هەرێمەوە داگیر کراوە دوێنێ کەناڵی کورسات بە شێوەک لە شێوەکان وەکو کەناڵێکی ئۆپۆزیسیۆن مامەڵی لەگەڵ حکومەتدا دەکرد ئەمە بوو بە مێژوو ینی بوو بەڕابردوو لە داهاتوو ئەم سیاسەتە دەگۆڕێنەوە یەکێتی نیشتیمانیدا ئەزان کا کامەران ئێمە کە باسی گرفتەکانمان کرد لە ناوخۆ ڕەنگە ئەمە ڕنگدانەوەیەکی لەم مەسلەی کە ئەم تێڕوانینان ئەشخاسەکان بە بێگەڕانەوە بۆ مەرجەح بە بێگەڕانەوە بۆ پرسوڕای سەرکردە باڵاکانی بڕیار بەدەست لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە هەندێک جار هەڵسوکەوتیان کرد بێ ئەمەش کارێکی خراپەوە کارێکی نابەجێتەوە تێگەیشتێن پرسوڕا گەڕا بە پێی اختصاسات بێ گەریشەکەی اختصاسی خۆشت بێ بەڵام تۆ ئەبێ بگەڕێتەوە بۆ مەرجع بزانی سەرکردە باڵاکانی کە ئاگاداری عەدەسن ئاگاداری شتەکانی پشت پەردەن بۆی تۆ بێی لەم ڕوانگەیەوە ئەو قسەی جەنابەت کردت ئەمە بەداخەوە من پێم خۆشە لێرەشەوە زۆر جابرێم لەسەر پرسە نیشتیمانی و نەتەوەییەکان و گرنگەکان ئەگەڕێتەوە ئەشخاسەکان چەند درک بە مەسئولیەتەکە و بە پرسە مێژوویەکانەکەن ئینجاگە تۆ شتێکی باش برێ ئەمە پێتوابی بە دڵی پارتیبی یا یەکێتیبی یا برایانی شوعیبی بزودنەوەی گۆڕانبی کۆمەڵبی هەر کەسێک بێ خۆی بکاتە خاوەنی پرسە نیشتیمانی و نەتەوەییەکان ئەگەر ئەوانە ئێرن ئەم قسە تەنها بە دڵی پارتیە کاکە لێرە مەسەلە پارتی نییە مەسەلە پرسەکەیە زۆر باشە با بینە سەر ناوەڕۆکی ڕێکەوتنی یەکێتی و پارتی کە من پێی دەڵێم ڕێکەوتن تاوەکو ئێستا ینی بە فەرمی بازدەوە نەکراوە ڕێکەوتنێک هاوشێوەی ڕێکەوتنی استراتیژی ئیمزاکرابێ لە نێوان یەکێتی و پارتیدا بەڵام لێک نزیک بوونەوەیەک دەبیندرێتن لە نێوان هەردوولادا ئەم لێک نزیک بوونەوەیە کاریگەری دەبێت لەسەر پەیوەندی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی لە ئایندەدا ئەو ئیتفاقیە لەگەر بزوتنەوەی گۆڕان هەبوو ئیتفاقەیەکی توانم برێم زیاتر پابند بوو بە مەواضعی سلێمانی پابندی تێدا نەبوو بە بەرامبەر هەموو هەرێمی کوردستانە ئەوەی لەگەر پارتیە پەیوەندی بە هەموو هەرێمی کوردستانەوەیە بەڵام ئەوان باسییان لەوە دەکرد سەرەتا لە ناوچەی سەوز و نیلیە دواتر دەگوازرێتەوە بۆ هەولێر بۆ هەرێمی کوردستان تەواوی کوردستانی ئەگەر ئێستا من برێم ئەو کات من هەندێک سەرنج و تێبینیم هەبوو ئەو ئێستا ئەڵێن نامە واقعەکە وانە وا ڕووی نەدا ئەمە ئەو کاتیش ئەوانەی کە
تێڕوانینی قۆڵیان بۆ مەسەلەکە هەبوو یا لەگەر واقعا هەڵسوکەوتیانە کرد ئەنزانی ئەم مەسەلەیە کە ڕەنگە نەتوانرێ بتە ستە بواری جێبەجێکردنەوە خودی کاک نێشیروانیش بەڕاستی ئەم قسەیە کرد گوتی ئەم اتفاقیە عیبرەتەکەی لە جێبەجێکردنەکەیە ینی حکمەتەکەی لە جێبەجێکردنەکەیە من نامهەیە زۆر لەو مۆزوعیانی قسە بکەمەوەی کە ڕابردوو اتفاقێک بوو کرا بەڵامی تر جێبەجێ نەبوو ئەمە گەڕێتەوە بۆ برایە مۆدلێکی سیاسی هەبوو لە ڕابردوودا ینی ئەوە بوو زۆربەی حزبەکان ئێستاش هەر بەردەوامەوە مۆدلە سیاسی هەم لە حکوومەت بەشدارن هەمش وەک ئۆپۆزیسیۆن لە میدیاکاندا سەرکۆنەی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن پێتان وایە لە ئایندەدا حکومڕانی لە کوردستان تەنیا لە نێوان یەکێتی و پارتی بێ باشترە ئەوان مۆدلی ئۆپۆزیسیۆن بە تەواوی وەرگرن یاخود حکوومەتێکی بنکە فراوان وەک کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان هەردوو لامانیەکێتی و پارتی بە دوای ئەوە دەگەڕێن یەکەم دەرس لە ڕابردوو وەرگرین دروست المستەحسیلە وانە وەرگیراوەکان بزانین لە 25-26 ساڵی ڕابردووی حکومڕانیمان کام تەجروبە ناجیع و سەرکەوتوو بووە ئەم حکومڕانی لە ڕابردوو کردومانە ئێستا حکوومەت بە کۆمەڵی گرفتەوە ئەناڵێنی لە نەتیجەی دوو ئیدارەی لە نەتیجەی شەڕی ناوخۆ لە نەتیجەی سیاسەتی بانێک و دوو هەوا من لە حکوومەت کەواتە لە داهاتوە ئەمە قبول ناکەن پێم وانە ئەزانی بۆ لەبەرەوە یەک سەرکەوتوو نابی دوو ئەبێ بە ڕاشکاوانە ئەگەر تۆ لە حکومڕانی ئەبێت تەحملی مەسئولیات بکەی ئەمە بەرپرسیارەتێکی سیاسی ئەخلاقیە بێت تۆ مادام لە حکومڕانی بکەیت ئەگە ئۆپۆزیسیۆنیشی ئۆپۆزیسیۆنێکی مۆدێرنی درێک بە خاڵە هاو بەشە نیشتیمانیەکانت بکەیت بەڵام ڕخنە لە حکوومەت بگری لە ئادای حکوومەت بگری و زیاتر سیمای دیموکراسیەت لە وڵاتە جوانتر بکەیت مەقبولە و بەڵام ئەوە مەقبول نییە تۆ لەم لایە سەرکۆنەی حکوومەت و خەڵک لە حکوومەت هاندەیت و لەو لایەش وەزیر و بەرپرسە بەڕێزەکان ناو حکوومەت ینی ئەوەی من لێرەدا تێبگەم بە پێی ئەو زانیارانەی کە لە نێو کۆبنەوەکەدا بۆ ئێمە بە شێوەک لە شێوەکان دزەی کردووە ینی یەکێتی و پارتی تا ڕادەیەک گەیشتونە تا ئەو قۆناغا ئەگەر حزبەکان ئامادە نەبن بێنە ناو حکوومەتەوە بانێن بەیەکەوە ئەوان حکومڕانی کوردستان بە تەکید بۆ هەردوو پرۆسەکە کات نازام کاتەکە چەند ماوە لە بەرەوەی 3 دقە ماوە بەڵ من نەمەوێ ئەو قسەی خۆم لەوە بکەم کاتی خۆی جۆرج بوش ڕئیسی ئەمریکا کە حادیسەی سپتەمبەر بوو 11 سپتەمبەر بوو گوتی چێ لەگەر بەرەی دژە تیرۆرە چێ لەگە تیرۆرە حەلی وەسەط نەبوو من پێم وابی لە هەرێمی کوردستانە ئێمە ئەچینە بەردەم ئەم قۆناغە گرنگە مێژوویە چێ لەگەر سربەخۆیی کوردستانە و چێ لەگەر نییە و لە حکومڕانی کوردستانیش هەموو هەوڵ و تەقەلایەک ئەدرێ هەموو حزبە کوردستانیەکان بە عەلمانی و بە ئیسلامیتەوە و بە قەومیات و ئەقەلیاتی برایانی تورکمان و مەسیحیتەوە حکوومەت و پەرلەمانی کوردستان ماڵی هەمووانە و مافی هەمووان ئەپارێزێ وەکو زۆر جار جەنابی مام جەلال ئەرێ سیاسەتی چەپکە گوڵەکە کوردستان قۆناغی سەخت و ناخۆشی تێپەڕاندووە و سەرکەوتنەکانی هێزی پێشمەرگە و سەرکردە باڵاکانی هەرێمی کوردستان لە کار و ساحەی دیپلۆماسیە دەوری کاریگەر و بەڵام ئەوان هیچ حزبێک تاوەکو ئێستا لە کوردستان نەیگوتووە من دەژی سەربەخۆیم بەڵام گلەییان لە ئیدارەدانی حکوومەت یا ئەرین وەقتی نییە یا ئەرین هەڵوو مەرجەکە لە بار نییە یا ئەبوو ئەسرا لە تاران قسەیەکە کارێ ئێمە بێ پێشمەرگە بچێشینەوە هەموو لایەک من پێم وابی دێسینە سەر ئەم خاڵە چێ لەگەر سەربەخۆی کوردستانە ئەوە ئەولێتی ئەولەویەتی گفتوگۆکانی ئێوە دەبێت لەگەڵ حزبەکان پێم وابی دەچێتە ئەم قۆناغا لەبەر ئەوەی کا کامەران گوتم وەقتەکە محدودە ئەم فرسەتە کە زۆر بزار باسەکرێت لە دەست بچێ زیاتر بەرپرسیارەتی مێژوویی گرنگ ئەکەوێتە سەرشانی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بۆی ئەبێ ئەوان درێک زیاتر و زیاتر شانی بدەنە بەرێ چونکە سۆسەیری ئیقلیمەکەی ڕەنگە هەموو ڕۆژ حاڵەتی تورکیا دۆخی تورکیا وانە بێ ڕەنگە هەموو کات حاڵەتی ئێران وانە بێ ڕەنگە هەموو کات حالەتی عێراق لەم دۆخە نەبێ ڕەنگە وڵاتانی پێنج
ئەندامی هەمیشەی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی وەکوی ئێستا پشتیوانی لێ دەکەن ئەم کاتی پشتیوانی بۆیە ببوورە بەس ئەبێت تۆ قەراری خۆت بدەیت لەگەری یا لەگەرنی ئەگە لەگەرنیت برای بەڕێز و خۆشەویستم حزبی تێکۆشەری نیشتیمان پەروەری وڵات پارێزم دژمان مەبە خەڵکمان لێهان مەدا تعبیاتی ئەلامیمان لەسەر مەکە و دەستیش بۆ نەیار و ئەوەکانی تەجروبە و ئەزمموی هەرێمی کوردستان درێژ مەکە مەشاکلمان بۆ دروست باش سەبرمان لەسەر بگرێت تا پرۆسەکە ئەچێتە پێشەوە و بە دەرەنجامی خۆی ئەگە باشە لە ئەوەی لە قسەکانی بەڕێستان تێگەیشتە بم ینی پارتی و یەکێتی بەیەکەوە پرۆژی هاوبەشیان دەبێت بۆ حزبەکان من زۆر پێم خۆش بۆت حەزیشم ئەکرد ینی برایانی تریش لەم ڕوانگەوە سەیری قەزیەکان بکردبایە و هەردوو لامان ڕەنگە ئەم تەرحەمان کردی بێت کە بەیەکەوە پرۆژەیەکی هاوبەشمان هەبێ لەگەر باقی برادران بچینە گفتوگۆ ئەو پرۆژەی هەردوو لامان بێ بە تێگەیشتێن بە تێڕوانین لەسەر نەخشەی سیاسی سەرکردایەتی هەردوو لا لەگەر حزبەکان گفتوگۆ دیارە لە ژووری هەواڵ لە کاژمێر هەشدا ینی زانیاری زیاتر و ورتر لەبارەی ناوەڕۆکی بەڵێ کاک سعدی ئەحمەد پیرە میوانی ژووری هەواڵی کوردستان 24 دەبێ ئێمە زۆر سوپاست دەکەین کە کاتی خۆتان بە ئێمەدا و زانیاری باششت بە کوردستان 24 و بینەرانی کوردستان 24دا بەڕێز ڕێباز بێرکۆتیە ئەندامی ئەنجمەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە ئەنجمەنی پارێزگای هەولێر من بەسەوە پۆستەم هەیە کە لە ئەنجومەنی پارێزگای هەولێر زۆر سپاس دەکەین خۆشحاڵ بن بە هاتنی بەڕێستان بینەرانی بەڕێز سپاس بۆ ئێوەش کە لەگەڵمان